شوف لا والله حربية، طيارة حربية. دیمەنی کەوتنە خوارەوەی فڕۆکێکی ئەمریکیە ئەوەی کوێیت بە ئەمریکای کرد ئێران نەیتوانیوە بیکات. تا ئێستا لە ئێران زیاتر زیانی لە ئەمریکا داوە. کوێیت کە وڵاتێکی بچووکی دراوسێ عێراقە لە ڕۆژانی ڕابردوو بەهۆی ناکۆچەکانی دۆسی خۆر عەبدوڵڵا هەڕەشەی هێرشکردنا سەر عێراق و داگیرکردنی کرد. بەڵام لە دوای دەستپێکردنی شەڕی نێوان ئەمریکا و ئیسرائیل لەگەڵ ئێران بنکە ئەمریکیەکانی ئەمریکا لە کوێیت بوونە ئامانجی مۆشەک و فڕۆکە بێفڕۆکەوانەکانی ئێران. بەو هۆیەوە کوێیت کەوتە دۆخێکی نەئاساییەوە، تەنانەت نوێژی بە کۆمەڵیشی ڕاگرت. تا ئێستا ئەمریکا بە فەرمی کوژرانی 3 سەربازی خۆی لە بۆردومان و موشک بارانەکانی ئێران ڕاگەیاندووە. لە کاتێکدا لە 9 وڵاتی جیاوازدا کەوتۆتە ئەو پەڕی حاڵەتی ئامادەباشیەوە، بەڵام تەنها لە 1 ڕۆژدا کوێیت 3 فڕۆکەی ئەمریکی خستە خوارەوە. ئەوەی کوێیت کردی هەتا ئێستا ئێران نەیتوانیوە ئەنجامی بدات. ئەو وڵاتە کە دۆستی ئەمریکایە لە هەڕەشەکانی دژی عێراقەوە بە هەڵا دەستی کردووە بە خستنە خوارەوەی فڕۆکە ئەمریکیەکان. تەنها لە 1 ڕۆژدا زیاتر لە ئێران زیانی لە ئەمریکا داوە.